سڵاوتان لەبێتەوەم کاتتان باش لە ئێوارە 24ێکی دیکەدا لە کوردستان 24ەوە میوانی ماڵەکانتانین بۆ ئەم ئێوارەیەش کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون لەوانە چۆنیەتی دروستکردنی ترشیات و جۆرەکانی لە چەند دیمەنێکدا بەڕۆژووبوونی منداڵەکان و کاریگەریەکانی هونەرمەندی میوزیک ژەنی کورد سەلاح شاکر بۆ ئێوارە 24 کۆمەڵێک لە نەهێنیەکانی ژیانی کۆمەڵایەتی خۆی دەخاتە ڕوو ئافرەتێک لە سلێمانی چێشتخانێکی تایبەت بە دروستکردنی سەر و پێ دەکاتەوە لە یەکێک لە چێشتخانەکانی دیاربەکر خواردنێکی تایبەت لە نێو کوپی سرامیکدا ئامادە دەکرێت ئەدلەب بەهۆی ڕاگەاندنی ئاگربەستەوە لە مانگی ڕەمەزان بازاڕی گەرم دەبێت ڕەنگە لەسەر سفرە و خوانی هەمومان چەند جۆرێک ترشیات هەبێت بەڵام ڕەنگە زەڕۆمان نەزانین کە ترشیاتە چۆن دروست دەکرێت و قۆناغەکانی دروستکردنی چییە لەم فیچەرەدا باس لە چۆنیەتی دروستکردن و جۆرەکانی ترشیات دەکەین پەرۆزی خیار دێتن لە مەچنە دەدەین دوای لە مەچنەمادا داینە ناو خێ و خێواوچی ئەجزەی مەچنەمانەیە لە مەچنە دەین لە چەقۆیدا کاتە ئەو تەرۆزی ئەو خیارە خێ و خێواوچی بستە ناوێت وەچ لە مەچنەماندا ئەو دەکەین ناو دەبەیدانێت لە دەبەی خێواوک لەگە خێی تەبەقە خیار تەبەقە خێ تەبەقە خیار تەبەقە خێ دوایە کەپسی دەکەین بە خێواوچ هەتا ماوەچی برین مانگەچی کەنجی پێویست پێبوو بای ئەو مانگەی دەری دەینی ناو بانیویدا دەی شوێەوە جوان دوای دەری دەنی لە ترشی دەکێتە 2 ڕۆژان ئەوی ماوە تەقریبەن ساڵێکی دەمێت هیچ مشکلە نیە چکە ناو خێخەیەکی هیچی لێ نایەتن لۆس بنێ ناوترشی دەدەین ئەو ناوترشە 2 ڕۆژ دەمێ ناوترشی ئەو جە دوای بەکاری دەنین لۆ فرۆشتنی تورکی مەحشیمانەیە تەرۆزیە خیارە شەقی دەکەی سیرە کەرەوزە باراتێ تێکەڵ دەکەی وەچی دۆڵمەی تێ دەکەی ئەوە پێ دەنێن مەحشی ئەوی دی سۆرە زەردە بیبەرە زەیتونە کەلەمە قڕنابیتە سێوە بابەتی زۆری تێدایە خۆی مەوسمی ڕەمەزانێ پێش ڕەمەزانی ئیش کەمە ئەمە ئینتزاری چ دەکەین ئەو 11 مانگەی ئیش دەکەین خۆمە حەز دەکەین و مانجی ڕەمەزانێ مانجی ڕەمەزانی مەسرفی زیاترە سەرفیاتی تووشی زیاترە 11 مانگ ئیش دەکەین لۆ ئەو مانگە دەمانای خۆمە حەز دەکەین میسال بڵێنی کو فەلاح گەرمی دەدوێتەوە 11 مانگ دەڕاست دەجێرتین هیمەش ئەوە مەوسمی ڕەمەزانە ڕەمەزانیش خێر و بەرەکەتە ئینشاءالله هەندێک لە منداڵان لە مانگی ڕەمەزاندا بەڕۆژوو دەبن ئەمەش کاریگەری لەسەر تەندروستیاندا دەنێت و تووشی کۆمەڵە کێشەی تەندروستیان دەکاتەوە لام ئینفۆگرافیکەدا تەمەنی گونجاوی بەڕۆژووبوون بۆ منداڵان دەخینە ڕوو هەروەها چۆنیەتی پاراستنی خۆیان لە تووشبوون بە نەخۆشیەکان دەبینین بەڕۆژووبوون لە منداڵان منداڵ زۆر جار بە حەز و ئارەزوو یان چاولێکردنی دایک و باوک وەکو کەسانی گەورە بەڕۆژوو دەبن گەلێک جاریش گەورەکان وەک ڕاهێنان و پابەندبوون بە بنەما ئاینیەکان هەوڵ دەدەن منداڵەکانیان لە تەمەنێکی بچووک ڕۆژیان پێ بگرن لەگەڵ ئەوەی ڕۆژوگرتن کۆمەڵێک سوودی هەیە بۆ کەسانی گەورە بەڵام بۆ منداڵ بە تایبەت لە تەمەنێکی بچووک ڕۆژوگرتن ڕەنگە بە پێچەوە نەبێت زیانی هەبێت و کار لە ئەندامە گرنگەکانی لەشی بکات ڕۆژوگرتن لە خوار تەمەنی 10 ساڵی بە هیچ شێوەیەک تەندروست نییە و کاریگەری هەیە لەسەر گەشە و گەورەبوونی منداڵ هەروەها دەبێتە هۆی تێکچوونی لایەنی فەستەزی ئەندامەکانی لەش دەکرێت منداڵ لە دوای تەمەنی 10 ساڵ بە شێوەیەکی هەنگاو بە هەنگاو ڕۆژوو بگرێت واتە ڕۆژانە چەند کاتژمێرێک بە ڕۆژوو بێت پاشان هێواش کاتەکەی بۆ زیاد بکرێت تاوەکو لەشی لە ڕۆژوگرتن لێڕادێت بە هیچ شێوەیەک نابێت منداڵ لە تەمەنی 10 بۆ 12 ساڵ ڕۆژێک بە تەواوی بە ڕۆژوو بێت
و ئەگەر ڕۆژانە بۆ چەند کاژمێرێکیش ڕۆژوو بگرێت دەبێت دایک یان باوک چاودێری تەندروستی منداڵەکە بکەن. ئەگەر هەستیان بە بێهێزی و تێکچوونی تەندروستی منداڵەکە کرد دەبێت یەکسەر ڕۆژوەکەی پێبشکێنن. پرۆسەی گەشەکردنی لەشی منداڵ بە خێرایی و هەستیاری ئەندامەکانی بۆ گۆڕانی پێکاتەکان وا دەکات پێویستیان بۆ خۆراک و کانزا و ڤیتامینە گرنگەکان زۆر زیاتر بێت لەوەی مرۆڤی گەورە پێویستێتی. بۆیەوە پێویست دەکات لە مانجی ڕەمەزان دایک زیاتر گرنگی بدات بە ئامادەکردنی خواردن بۆ منداڵەکانی و ئاگاداری کاتی ژەمەکانی بێت. ڕێنمایی پێویست بۆ پێدان و ئامادەکردنی خۆراک بۆ منداڵ لە مانجی ڕەمەزان. نابێت هیچ گۆڕانکاریەک بکرێت لە کات و ژەمی خواردنی منداڵ لە خوار تەمەنی 12 ساڵیدا. دوانەخستنی ژەمەکان بە بیانی و نزیکی لە ژەمی ڕۆژوشکاندن یان پاشی خواردن، واتە ئامادەکردنی ژەمەکانی بەیانی و نیوەڕۆ و ئێوارە لە کاتی خۆیدا. هەڵسان بۆ ئامادەکردنی ژەمی بەیانی وەک کاتی ئاسایی خۆی بێت تاوەکو منداڵەکەت ئەو ژەمەی لە کیس نەچێت و دوور بێت لە برسی بوون و بێهێزی. ئەگەر هەستت کرد بە تەنیا ئارەزووی خواردنی نییە، ئەوە خواردنەکەی بۆ ئامادە بکە لە شێوەی لەفا تاوەکو لە قوتابخانە لەگەڵ هاوڕەکانی بیخوات. نابێت زۆری لە منداڵی بچووک بکەیت بە بیانی و لێڕاهێنان بۆ ڕۆژوگرتن، چونکە دەبێتە هۆی بێتوانایی و بەرگەنەگرتن و کەمی تەرکیز لە کاتی خوێندن و فێربووندا. ئاگاداری خواردنی منداڵەکەت با لەو مانگە، بە تایبەتی کە خواردنی شیرینی و خواردنە چەورەکان زۆر دەبێت لە ماڵەکانمان کە دەبنە هۆی کێشەی تەندروستی بۆ کۆ ئەندامی هەرس و هۆکاری قەڵەوبوونی منداڵەکانمان. سەلاح شاکر هونەرمەندی میوزیک ژەنی کوردە کە خەڵکی کەرکووکە و لە کەرکووکدا دەنیشێت ئەو جگەلەوەی کە منداڵانی فێری میوزیک کردووە بە نووسینی میوزیک و هوەری میوزیکیش کۆمەڵک خزمەتی باشی بۆ بوارە کردووە. ئەو ئێستا لە کەرکووک خەڵک فێری هوەر دەکات و هەروەها ئامێری ئەود و سازیش دروست دەکات. لە 40 ساڵ زیاترە من لەو ئیشەکە کاتی چۆن ئیشەکانم مەسەلەن یەکەم فێربوون. من دەوراتم هەیە لێرە فێربوون، ئەگەر منانە بێ ئەگەر گەورەیە بێ من فێرتەکەم لێرە دەورات خصوصیە ئەلێن چۆن دوایی لەوە تەسلیحەکەم، یعنی کەسیستە حالیان لە کەرکووک تەسلیح ئالات مۆسیقیە نەماوە. لەم بۆچی یعنی ڕغبەتی مۆسیقا ئەوەندە حالیان لە بازار حەقیقە هەر نەماوە. من بە بۆنەی ئەوە سنع ئالات مۆسیقیە ئەگەر عودە بێ ئەگەر سازە بێ من خۆم تەسنیعەکەم و جاران حتى بردیانە من لە ئیران لە تورکیا حتى لە اتحاد سۆڤیەتی ئازەربایجان بردیانە لای من. تەماشاکە لەسەر لە محلم ئەوەندە ئالەت مۆسیقیەم نەماوە بە زۆربەی کتابم هەیە بۆتیلیان جەماعەت ئیستیقبالیان لە کتاب لە مۆسیقا زۆرترە حالیان. ئەگەر ئەتوانم ئەلێم یەکەم کەسم لە کەرکووک کتاب مۆسیقیەم هەیە، یعنی تەئلیف خۆمە. ئەو کتابانە چۆن ئەلێم یەکەم ئەدلە وقەواعد نەظەریات المۆسیقیە، دوایێ نۆتاڵی کارکێک بەستەلارێ یعنی چییە؟ گۆرانی تورکمانی لەگەر نۆتەکە. دوایێ ئالەتەنە المۆسیقیە موسیق آلة لارمز. دوایێ کەرکووک موطن المقام العراقي الأصيل من أوا 2500 قل تبع كردمة أو تبع كردمة لا بيروت تبع كرديانا بوم. گۆرانی، تورکمانی، کوردی، عربی من هەمووی جەمع کردمە یەک کتاب. ئەو کتابە ئەلێن نۆتاڵی کارکێک بەستەلارێ، یعنی گۆرانیەکەمان لەسەر کەرکووک بە نۆتە عالەمیە نووسیمە. ئەوە زۆر استیفادەکە خصوصن ئەو تەلەبەیە
یەکەم جار مەتەنە ئەتوانی عەزف بکە ئەتوانی ئەو کتابە بسێنی لەو کتابە ئەتوانی بڕۆ حتى گۆرانیەکان تەواوەتی عەزفەکە. تسبيح ومرجان جان تسبيح ومرجان یەکێک لە تایبەتمەندیەکانی سفرە و خوانی هەر ماڵێکی کورد دانانی خواردنی کوردەواریە. خواردنی کوردەواریش بە تایبەتی ئەو خواردنانەی کە لە ماڵەوە دروست دەکرێن. ئێستاش لەگەڵ هاتنی وەرزی گەرما لە مانگی ڕەمەزاندا خواردنی سەر و پێش هێشتا خواستی لەسرە. دەچینە سلێمانی ئافرەتێک چێشتخانێکی لە سلێمانی کردوتەوە خواردنی سەر و پێی تێدا ئامادە دەکات. با بێکەوە چەندی مەنێکی ببینین. کارە عەبدوڵڵا ڕەشید پارمانگی یەک بوو حەڤەیەک دوکانێکم دانا چەشخانەیەکی بچۆلانە بوو لێرانە بوونەوە کاتە لە خواردرا بوون بیرۆکەکە زۆڵا بیرۆکەی خۆم بوویترم قەیرانی کوردستان وای لێ کرد هەموو کەسە ژن و پیا هەوڵبا بۆ بژێ ماڵ و مناڵ و خێزانی ئیتر خۆشم باشم یعنی وەستایەک بوو دەستی سەر و پێلێنانم هەبوو ئیتر هاتمە دەرەوانە و بڵم ئەم ئیشەم پەرە پێیا بۆ بژێنی ژیانە. دایکم بە ڕەحمەت بێ دایکم وەستایەکی باشی سەر و پێ بوو ئیتر هەمومانی فێر کرد زۆر بە باشی ئیتر هەر لەوە بۆمان ماوەتەوە. وەڵا هەموو علی سەر و پێش نەبێ خۆی هەموو چێشتێکی تر تۆ کە بە سەلیقەی لێن نا عنی شتێکی چێژێکی تایبەتت بۆ دروست کرد حتمما خوارد نەخۆشە بێ. بدایەت هەر پیا و زۆرتر هاوت بەس دوایی کە زانیان ینی ستافەکەی خۆم هەمووی ئافرەتەوە هەمووی خان من ئیتر ئێستا خێزانەکانی ژێن بە تایبەتی ئەڵێن حەزەکەین ینی شوێنێکەوە خانمیشی لێ بکە و بچین بۆ لای نان بخۆین. وەڵام من خۆم هەر ئەوە هەر لە مێشکما بوو بڵێم ئەو بیرۆکەیە کە وتم بچمە دەرەوانی و دوکان دانم ئەبێ بەس ستافەکەم بەس ئافرەت بۆ خانم بێ لەبەرەوەی بەعزە خانمەگەیە تا ئێستا ڕووی نهاتوو بێتە دەرەوە ئیشکە بەزەگە تۆ لە لای ژنێکی ئیشکی فەرقی هەیە وەک لە لای پیاوێک ئیترانی کە لە لای خۆ من زۆر عنی بەختەوەرم لەگەڵ ماڵن پیامان لەگەڵ نییە ئیشکە مرتاحن لە ئیشەکە. وەڵا کفتەی سلێمانیمان هەیە کفتەی بڕەشمان هەیە شلە و برنجمان هەیە یاپراخمان هەیە مریشکی برژا و کوڵاومان هەیە ماسیمان هەیە قنگرمان هەیە شفتەمان هەیە کوبەمان هەیە خواردنەکانمان زۆرە قەڵ و کەڵەشێر و قازیشمان هەیە. وەڵا ئیتر ئێمە ئێستا لەبەرەوەی تۆ زەهین بووە کەس بووە بە پێی داواکاری شتەکان لێنێ بەست ڕۆژانە بە بەردەوامی سەر و پێمان هەیە دایمەن سەر و پێمان حازرە. ئیترەوانی تریش مەسەرەن یەکێ تەلەفۆنەکانیان نیە دەڵێ بۆ ئێواریان بۆ نیۆڕە ئەو نەشتمێ بۆمان لێنن عنی یاپراغ بێ کفتەی سلێمانی بێ کفتەی بڕۆژ بێ ئەمانە. سەر و پێ و کفتە چکە ئەو دوو خواردنە تۆزە قورسە لە ماڵەوە کابان زۆر نایکە ئێمە لێرە بە بەردەوامی هەمانە ئەو شتانە ئیتر ئەو دوانە زۆر سەرفە بێ. بدایەت کە دامنا دوکانەکە دوکانێکی بچووک بوو خەڵک زۆر زۆرە هەڵ بە خێراتنیانە کردین دەستخۆشیان لێ کردین گوڵیان هێنا شیرینیان هێنا نۆ عشقاڵ هەدیان بۆ هێنان عنی زۆر پیان خۆش بوو عنی ئێمە لە ماڵەوە پیاوەکانیان بە ساڵی جارێکی سەر و پێ ناخۆین ئێوە هەموو ڕۆژێ بەم حەجمە زۆرۆم سەر و پێیاکەن جێ دەستخۆشیە بۆتان سەر و پێش هەموو کەسە دەرەقەتی نایە کارێکی قورسە. وەڵا داواکارم عنی لە هەموو ئافرەتێ هەموو خانمێ هەموو ژنێ کە بەهرەیەکی تایە شتێک لە خۆیان شکە بە عنی دەزڕنگینێکی تایە با خواردن نەبێ عنی هەر شتێکی تر بێ بێتە دەرەوە پەرە بە و ئارەزۆی خۆی بارە دەرەوە ئەو ئیشێک کە حەزی لێیە کە بۆی بلوێت و بیکە وەکو هەموو ژنێک
چۆن پیاوە لە دەرەوە کاسبی کاتۆڵەیە بە هەمان شێوە ئافرەتیش عینەشی دەچینە باکووری کوردستان و دیاربەکر لە زۆربەی خواردنگەکانی دیاربەکر خواردن بە شێوازێکی زۆر جیاواز پێشکەش دەکرێت لە ناو کوپێکی سرامیکی تایبەتدا پێکەوە چەند دیمەنێک لەو شوێنانە دەبینین. ev goştê gameşe şîre ji bo vê dîskê 8 kîlo têr dike. Ez di xwarinên xwe da qet rûn bi kar nayînim. Xwarinên min hemû bi divê sergoşt re çê dibin. Ez hinek xwe li ser goşt diraşînim. Pîvana xwe tune li gorî pîvana destan kî çiqas bixwaze dikare ew qas bi ser biraşîne. Ez ê tirşika dîskê ya Diyarbekirê çê bikim. Ez pêşî goşt dikim bin dîskê. Piştra xweyê li ser dikim. Sadece kuyruk yağı kullanıyoruz güveçte. Şöyle şunu tut. Domates. Piştî xweyê firingiyên qeşartî û hûrkirî berî ser didim. Ev îsotên tûjin. Ev jî nîv heb balîcanê reş e. Yeşilliği alayım. İçine acı biber, oldukça acı. Şöyle Taybetiya tirşika Diyarbekirê nîv balîcan e. Jê zêdetir tema tirşikê xirab dike. yarım tane patlıcan. Bir tane de olmaz. Acı biber bırakıyoruz. Şeyi alayım. Bu da sarımsağımız. Ev jî sîrên qeşartî ne. Piştî sîran em cardin firingiyan li ser dikin û devê dîskê bi kaxezê alüminyon digirin. Em ê vê dîska xwe bişînin firina kevirîn û 12 saetan di agirê êzingan da dê bipije. Buyurun. Evet, şu an Ev dîzik ji êvarê heta sibeyî di nav agir da tê pêjandin. Yanî ji rojek berê da tê amadekirin. Lê xwarina me ya îro ji bo fitarê amade ye. Ev tirşika me ye. Tirşika bi nav û deng a Diyarbekirê ye. gençler buyurun. 2 tane servis alayım. Bunları da شار زۆر جار ژیان یاسایی خەڵکیش تێک دەدات پاش ڕاگەیاندنی ئاگربەست لە نێوان حکوومەت و هەروەها ئۆپۆزیسیۆنی سووریادا ئێستا شاری ئیدلب بازاڕێکی گەرمتر بەخۆیەوە دەبینێت و لە کەشێکی دوور لە بۆردمان و شەڕ و کوشتاردا ڕەمەزانی ئەمساڵی بەڕێ دەکات. پێکەوە دەچینە بازاڕی ئیدلب و چەندی منێک لە گەرمبوونی و بازاڕە دوای شەڕ و ئاگربەستەکان لە مانگی ڕەمەزاندا دەبینین. پاش ئەوەی بە نێوەندگیری رووسیا و ڕەزامەندی ئێران و تورکیا بڕیار لەسەر ئاگربەستی نێوان حکومەت و ئۆپۆزیسیۆن درا، شاری ئیدلبی سووریا
جارێکی تر ژیانی بۆ دەگەڕێتەوە. جەنگ شوێن پەنجەی خۆی بەسەر سیما و ڕوخساری خەڵکی شارەکە بەجێ هێشتووە. بەڵام جارێکی تر میوە و شەربەت و شیرنەمەنی لەسەر شەقامەکانی شاردا سەرنجی ڕێبواران بۆ لای خۆی ڕادەکێشێت. پاش ئاگربەست جۆرێک لە ئارامی هاتۆتە ئاراوە. ئەم ئارامیش وای کردووە خەڵک دەست بە کارەکانیان بکەنەوە و منداڵەکانی خۆیان بنێرنە بازار بۆ ئیش و بازارکردن. ژنەکانیش دەچن بۆ بازار. هەموو ئەمانە پێشتر نەبوون بەهۆی بردومانی خستی فڕۆکەکان. جەنگی سووریا لە هەموو ئاستەکاندا کاریگەری لەسەر نەخشەی جیهان بەجێهێشتووە. بەڵام ئاگربەست و ڕەمەزان وای کردووە جارێکی تر بۆن و بەرامەی میوە و شیرینی بە بازاردا بڵاو بێتەوە. سپاس بۆ خوا ڕەمەزانی ئەم ساڵ زۆر جیاوازە. ئێستا فڕۆکەکان بردومانمان ناکەن و ئاگربەستەکە وای کردووە خەڵکەکە هەناسەیەک هەڵبکێشن. لەگەڵ نزیک بوونەوە لە کۆتاییەکانی ڕەمەزان بازاری جلوبەرگیش لە ناو ڕەشایی پاشماوەکانی جەنگدا ڕەنگی خۆی دەنوێنێ. جوڵەی بازار زۆر ئاساییە، بەڵام گەورەترین کێشە نرخی شمەک و کاڵاکانە. کۆنتڕۆڵکردنی بازارەکان بۆ کوێچوون. هیوادارم چاودێری لەسەر نرخەکاندا بڕێت لەسەر گۆشت و نان و مریشک و پێداویستە سەرەکیەکان. بازارەکان و ژیان گەڕاوەتەوە سەرەتاکانی خۆی. خەڵک لە چاوەڕوانی یەکجارێکی کاتژمێری جەنگدان، جەنگێک کە زۆر شتی وێران کرد. لە ئێوارە 24ەوە لە ماوەی ڕابردوودا لەگەڵتان بووین. خوانتان گەرم و ماڵەکانتان پڕ بێ لە خێر و بەرەکەت هەر شاد بن.